لەگەڵ بەردەوامی قەیرانەکانی نێوان هەولێر و بەغدا لەبارەی گرێبەستە نەوتیەکانی هەرێمەوە و نەبوونی یاسایەکی ئیتیحادی تایبەت بە نەوت و غاز بە گوێرەی زانیاریەکان ژمارەی گرێبەستە نەوتیەکانی هەرێم بۆ ئەوەندە و نیوێکی خۆی زیادی کردووە. لە ئێستاشدا ئاستی بەرهەمێنانی نەوت لە 250,000 بەرمیل نەوتەوە گەشتووەتە زیاتر لە 300,000 بەرمیلی ڕۆژانە. ئەمە لە کاتێکدایە کە لە دواهەمین راپۆرتی خۆیدا وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم بەبێ ئاماژەدان بە داهاتی نەوت ژمارەی گرێبەستە نەوتیەکانی بڵاو کردەوە. ئێستا هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەن لە ململانیەکی سیاسیان و ململانیەکی ئابوووریە کە پەیوەندی بە شێوازی هەڵس و کەوتکردنەوەی بە فرۆشی نەوت، بۆیە ئەمە وای کردووە حکوومەتی هەرێمی کوردستان تەرکیز لەسەر ئەوە بکاتەوە کە ئەم سەربەخۆیی ئابووریە لە دەستی خۆیان. هەرچەندە پرسی داهاتی نەوت لە ماوەی 4 ساڵی ڕابردووی کاری ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی هەرێمی کوردستان جێگەی مشتومڕی نێوان هەردوو بەرەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بوو، بەڵام تا ئێستا وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم هیچ داتایەکی لەبارەی داهاتی نەوتی هەرێم نەخستوەتە ڕوو. ئەمە لە کاتێکدایە عێراق یەکێکە لەو وڵاتانەی واژووی لەسەر ڕێکەوتنامەی شەفافیەتی نێودەوڵەتی لە بواری نەودا کردووە و بە گوێرەی ئەو ڕێکەوتنامەیە پێویستە هەرێمیش لە راپۆرتی ساڵانەیدا ئاماژە بە داهاتی نەوت بدات. لەو چوارچێوەیەدا لە تازەترین هەوڵیاندا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و چالاکان لە کۆنفرانسێکدا جارێکی دیکە داوای ئاشکراکردنی داهاتی نەوتی فرۆشاوی هەرێمیان خستە ڕوو. هەرێمی کوردستان بیانوەکانی ئەوە بۆ لە ماوەی ڕابردوو کە راپۆرتی خۆی ناردووە، بەڵام عێراق داخلی راپۆرتی ساڵانەی خۆی نەکردووە. جارێکی دیکە ئەم ساڵ هەمان مەلەف دووبارە بووەتەوە. ئێستا لە چەند ڕۆژ ڕابردووە جارێکی دیکە عێراق راپۆرتی ساڵی 2011 خۆی لە دەست پێشخەری شەفافیەتدا بڵاو کردەوە کە هەرێمی کوردستان جارێکی دیکە غایبەوە. سەبارەت بە شەفافیەت لە بواری نەوتدا بەغدا لە ساڵی 2009 ساڵانە راپۆرتی تایبەتی بە سامانی نەوت و داهاتەکەی بڵاو دەکاتەوە. لە ساڵی 2011دا لە بەشێکی راپۆرتەکەیدا ئاماژەی بە داهاتی نەوتی هەرێم کردبوو، بەڵام تا ئێستا لە هەرێم هاوشێوەی ئەو راپۆرتە بۆ ڕای گشتی بڵاو نەکراوەتەوە. بەڵێ حکوومەتی عێراق بۆ چەند جارێک و ئێستاش داوا ئەکات کە بەشدار بێت لە چوارچێوەی ئەو ریپۆرتەوە داتای خۆی پێشکەش بکات و ئێمە هانی حکوومەتی هەرێمی کوردستان نەدەین بۆ ریپۆرتی ساڵی 2012 ئێمە بێبێش نەبین. ئێمە هەموو ئەو داتانەی پێدانی ئەو بڕەپارەی کە لە بری نەوتە ئەدرێت بە حکوومەت ئاشکرا بکرێت لەلایەن حکوومەتەوە و ئەو بڕەپارەیە کە ئەدرێ بە کۆمپانیاکان ئاشکرایکەن کە چەندی داوە بە حکوومەت بۆی مفارەقە بکرێت و ئەمەش پێی دەوترێ ITI. لە ئێستادا هەرێمی کوردستان خاوەنی 3 پاڵاوگەی فەرمیە و ڕۆژانە توانای پاڵاوتنی 120,000 بەرمیل نەوتیان هەیە. بە گوێرەی زانیاری چاودێرانی بواری نەوتیش هەرێم بەشێک لە مشتەقاتی نەوت دەفرۆشێت، بەڵام وەک پەرلەمانتارێکی هەرێم ڕایگەیاند تا ئێستا داهاتی ئەو مشتەقاتش دیار نییە. هێرشقادر NRT هەولێر.